لە سەرەتای کردنەوەی ساڵی 2023 بۆ 2024 ئێمە لە بایکۆتمان کردووە چونکە 3 مانگ پێش ئەوە ئێمە موچەمان وەرنەگرتووە موچەکانمان لەلایەن حکوومەتی دەسەڵاتدارانەوە هەڵگیراوە بەنای هەڵگیرانەوە هەر لە سەرەتایی بۆیە هەر لە سەرەتایی بڕاردان بە کردنەوەی قوتابخانەکان ئێمە بایکۆتمان ڕاگەیانوە ئەو وەرزی یەکەمیش تەواو بۆ ئێمە لە بایکۆت بەردەوامین و داواکاریەکانیشمان پێنج داواکاریەکانمان پلەبەرزکردنەوەی مامۆستایانەکە بە نایاسایی و بە ناحەق لە 2014ەوە وەستاوە داواکاری دووەممان گەڕانەوەی ئەو موچانەی کە خوراوە پاشکەوت کراوە و هەڵگیراوە داواکاری سێنشمان دامەزرانی وانەبێژەکانە داواکاری چوارەممان گێڕانەوەی سێ موچەی ئەم ساڵ کە خوراوە بە ناحەق و داواکاری چوارەمیشمان داواکاریەوەی کە هەرسی ڕۆژجارێک موچەیەک بدا بەڵام بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا نەهاتۆ بەدەم داواکاریەکانمانەوە و هیچ گوێی پێ نەداوین باوەڕ ناکەم یعنی من زیاتر تاکید بکەمەوە لەسەر ئەوەی کە جیاواز لە لێدوانی تر کە بڵێم ئەم حکوومەتە کەڕە کوێرە لاڵە نەکەڕە نەکوێرە نەلاڵە باڵکو هەر بە ئەنقەست و بە کارێکی بە سیاسی و بە پلان کە ئەم کاری ئێمە جێبەجێ ناکە داواکاریەکانمان جێبەجێ ناکات چونکە داواکاری دا هەرچەندە داواکاریەکانی ئێمە زۆر سادۆ ساکارە یعنی گەربی هێنی ینی دیراسەی بکەیت تەنها سێ داواکاریە داواکاری پلەبەرزکردنەوەیە و دامەزرانی وانەبێژەکانە و گێڕانەوەی موچەکانمانە ئەوانەی کە براو و ئەگەر تا ئێستا چەندین جار هەوڵیان داوە کە ئێمە ڕازیکەن بە ئەوەی کە گوایە ئێمە دوای ئەوە کە داوامەکانمان کردەوە چوونەوە هەوڵەکانی خوێندن ئەوان داواکارەکانمان جێبەجێ بکەن بەڵام ئێمە بەڕاستی حکوومەت متمانی نەماوە ئەمە چەندین جارێکە ئەو درۆ بڵێن و ناڕاستی لەگەڵ ئێماکە ئێمە متمانمان پێیان نەماوە لەبەرەوە ئێمە ناچینەوە هەوڵەکانی خوێندن هەتاکو داواکارەکانمان بۆ جێبەجێ نەکات ڕاستی حکوومەت هیچ بڵێنێکی بە ئێمە ناوە ڕاستە بڵێن وەرەقێکی دەرکردو من ئەوێ پێ بڵم وەرەقە چونکە ئەگەر ئەمری ویزاری بە ئەبێ لە وەزارەتەوە دەرچێ ئەم وەرەقێکی بڵێن بەیاننامێکی دەرکردووە کە گوایە دوو خاڵی سەرەکی لە داواکاریەکانمانی جێبەجێ کردووە یەکەمیان پلەبەرزکردنەوە دووەمیشان نەک دامەزراندنی وانەبێژەکان بەڵکو بەگرێ بەسکردنی وانەبێژەکان چونکە بەڕاستی بەگرێ بەسکردنی وانەبێژەکان هیچ مەوزوعەکە ناگۆڕێ بۆ ئەمانە داواکاری سەرەتایی سادەن ئەو بڕیارێکی دەرکردووە نووسێتی بابەت وەڵام یعنی ئێمە باوەڕ متمانەمان بەم ڕنووسراوە نییە چونکە ئەگەر ئەمری ویزاری بێ ئەبێ لە وەزارەتەوە دەرچێ نەک لە بڵێن لە پەروەردەوە دەرچێ هەر ناوێکی تێبێ بۆ نمونە ئەگەر دامەزراندن بواە بۆ بنووسە بابەت دامەزراندن نەک بابەت وەڵام ئەکرێت دوو ڕۆژی تر بڵێ ئێمە ناتوانین وەڵامی ئەو داواکاری بینەوە لەبەرەوە ئێمە بە فڕۆفیاڵەکانی حکوومەتی هەرێم ناخڵەتین و هەتاوەکو داواکاریەکانمان بە جوانی لە ڕێگەی یاساییەوە لە ڕێگەی وەزارەتەوە نەچێتە بواری جێبەجێکردنەوە ئێمە ناچینەوە هۆڵەکانی خوێندن ئەگەر گوێ لە لێدوانەکانی هەر بەرپرسێک بگری لەم دەڤەرەیە یا لە هەر دەڤەرێکی تریشا بێ ئەڵێ هەوڵی ئەوەیە ئەڵێ با بەڕێ بکرێ خوێندن یعنی بەڕاستی ئەگەر هەموو دایک و باوکێک و هەموو چین و تۆژەکان لە مانای بەڕێکردنی ئەم خوێندنە بکۆڵێتەوە ئەزانێت کە مەبەستی حکوومەتی هەرێمی کوردستان چییە مەبەستی حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستی نییە کە مناڵت فێر بێ مەبەستی نییە کە خەمی پەروەردەی هەبێ بەس تەنها ئەو ئیشی خۆی بەڕێەکە بەڕێکردن یانی چی یعنی ساڵەکە حسێب بکرێتەوە ئەمە پێی بوتری حکوومەت بەڕاستی چونکە وەزارەتی پەروەردەی ئێمە وەزارەتێکین بەڕاستی کە حکوومەت ئەوەی کە ئێستا ئێمە بەڕێوە بین بەڕاستی ئێمە حکوومەتمان پێکێناوە ئێمە حکوومەتمان پێکێناوە بۆیە پێمانەوترێ وەزارەتی پەروەردە بەبوونی ئێمەوە ئەو حکوومەتە بەڵام کەچی ئەو دێ موچەکانی ئێمەخوا ئەو دۆ زوڵم لە ئێماکە ئەوانیشی کە مەکتەبیان کردوتەوە باوەڕکە هەر بەناوە ینی مەکتەب کراوەتەوانێ ینی ئەگەر لە ڕۆژێکە لە هەفتەیەکە دوو ڕۆژ ئۆف بێ کە ڕۆژی شەمان هەر خۆی ڕۆژێکیشان داناوە بۆ ئۆف و یەک وەرزش فەوتاوە ئەبێ مناڵ قوتابی چی فێر بێ لەم دوو مانگەیە لە دوو مانگە من ئێمە تەلەبەمانەیە مناڵمان هەیە لە سەرەتای دەوامەوە هەتاوەکو کۆتایی شتێکی ئەوتۆ فێر نابێ بەڵام ئایا ئەگەر بەڕێکردن نەبێ دەردی خۆیان ئەڵن کە هەموو کات ئەوە قسەکانیانە ئەڵم ئێمە بەڕێیەکەین مناڵێک بە دوو مانگ لە هەفتەیەکە دوو ئۆفتایە ئەبێت چی فێر بێ یا مناڵێکی پۆلی یەکی سەرەتایی کە ئەبێ هەموو پیتەکان بە تەواتی فێر بێ کە ئەساسی خوێندن و خوێندەواریە بەڕاستی هیچ فێر نابێت و جگە لە زەرەر هیچی تر نییە بۆ
قوتابیان زەنجی ئەوەی کە ئێمە تا ئێستا لە 2014ەوە ئێمە زەبرەی لێیاوین ئەم پەرتەوازەیی بەڕاستی گەل ناتوانێت مافەکان ئەو مافانەی کە داوایەکە هەرچین و توێژێکە کە داوای مافی خۆیەکە بە پەرتەوازەیی ناتوانێت داوایکە بۆ نمونە من ئەم نمونێت بۆ هێنمەوە فەرمانبەرانی وا لێ کردووە ئەنی ئەوەی فەرمانبەر دامەزراندووە کە ڕێژەکەی زۆرە ئەتوانم بڵێم فەرمانبەرێک لە هەفتەیەکە 2 ڕۆژ دەوامەکە 2 ڕۆژەکەش کە دەوامەکە ئەتوانێت بڵێن ئەگەر من فەرمانبەرێک بم 2 ڕۆژ لە هەفتەیەکە دەوام کەم کەسێکی تر ئەتوانێت ئیشەکەی من بکە بەڵام مامۆستا هیچ مامۆستایەک ناتوانێت ئیشەکەی مامۆستایەکی تر بکە ئەو فەرمانبەرانە یا ئەو دام و دەستگانی حکوومەتی هەرێم کە بایکۆت ناکەن کە داوای حەقی ماف و حەقی خۆیان ناکەن تەنها ئەوەیە کە ئەمە سیاسەتی دەسەڵاتە کە بۆ جۆرە وای لێکردوین پەرتەوازەیی کردوین و نەی هێشتۆ چین و توێژەکانی کۆمەلگای یەک بگرن بۆ بەدەستهێنانی مافەکانیان چونکە بەڕاستی مافی من مافی هەموو ئەبەسترێتەوە بە هەموو مافی چین و توێژەکانەوە ئەگەر من موچەم نەبێ ناتوانم بچمە بازار ناتوانم بچمە هەموو بشەکە سێکتەرەکان کە ئەو پێداویستی کە خۆم هەمە پڕێ بکەمەوە لەبەرەوە فەرمانبەریش یعنی ئەگەر لە هەفتەیەکە 2 ڕۆژ دەوام بکە 2 ڕۆژ دەوام بکە ئەگەر هەر بۆ خۆشی بێ هەرچێتەوە بۆ دەوامەکەی خۆی ئەگەر بێ بۆی تااقەتی بێکە لە ماڵەوە ئەو نەدانەنیشێ هەر ئەتوانە بچێتەوە بۆ داوامەکەی خۆی لەبەرەوە کاتێکە دەسەڵات نایە ئەم داواکاریانی ئێمە جێبەجێ بکە دەسەڵات سیستمێکی داناوە یاسایەکی داناوە پلانێکی وهای داناوە کە ئەزانێ خۆی چی ئەکا ئەزانێ کار لەسەر پەرتەوازەیی چین و توێژەکانی کۆمەلگا بکە چونکە بەڕاستی ئێمە لە ئێستادا پێویستێکی زۆرمان بە وعی تاکەیە و هۆشیارکردنەوەی تاکەیە کە داواکردنی مافەکانی من داواکردنی مافەکانی ئەویشە ئێمە پێویستیمان بە یەکگرتووی گەل هەیە یەکگرتووی گەل ئێمە چەنە پێویستیمان بە یەکگرتووی گەل هەیە دەسەڵاتیش ئەوەنە کار لەسەر پەرتەوازەیی گەلەکە تۆ ئەگەر بهێنیتە پێشاوی خۆت ئەگەر بەس تەنها یەکێتی و پارتی هەبووە لەم هەرێمی کوردستانەیە هەموو حیزبەکانی تر و ئۆپۆزیسیۆنەکانی تر هەمویان لەبەرەی گەل و نیشتیمان بوونایە ئێستا شتێکی تر بوو ئەمان توانی کە گۆڕانکاریە بکەین بەڵام دەسەڵات هاتووە بە سیاسیکردنی ئەمەش ئەم هەموو ئۆپۆزیسیۆن و ئەم هەموو حیزبێک کە دای مەزرانووە گەلی چی لێ کردووە پەرتەوازەی کردو پارچە پارچەی کردووە بیانە پێشاوی خۆت ئەگەر بێت و تۆ ئێستا خۆت 200 نەفەر کۆ بکەرەوە ئەتوانێت حیزبێک دروستکەی یعنی وهای لێ کردووە کاری کردووە کار لەسەر پەرتەوازەیی و پارچەکردنی تاکی گەلەیە و لەبەرەوە ئێمە لە 2014 نەگەر سەیری مێژووی ژیانی کوردستانیش کوردەکان بکەین هەر لە سەرەتاوە هەتاوەکو دروستبوونی و هەتاوەکو ئێستش وە دواتریش باجی بێ هەڵوێستی و یەک نەگرتووی تاکەکانی گەلەدەین ڕاستی ئەوە پلانی ئێمە نییە ئەوە بێ پلانی وەزارەتی پەروەردە بێکات بە خەم نەفۆتانی ساڵێکی خوێندنی مناڵی فەقیر و هەژارەوە بێت چونکە بەڕاستی مناڵەکانی خۆیان لە دەرەوە خوێن و لە خوێندنگە ئەهلەکانە خوێنن هیچ کێشەیەکیان نییە بەڵام ئەوەی کە بەرپرسیارە لە نەفاوتاندنی ساڵێکی خوێندنی میلەت ئەوە وەزارەت و وەزارەتی پەروەردە و وەزیر و کاربەدەستانە نەک ئێمە لەکەیەوە هاوارەکەین هەر لە سەرەتای دەستپێکردنەوەی خوێندنەوە ئێمە هاوارەکەین ئێمە دڵمان ژانەکە بەڕاستی ئێستا من یەکێکی وەکو خۆم بێتاقەت بووم حەزەکەم بچمەوە ناو مناڵەکان و دەرسیان پێ بڵێم بەڕاستی بێتاقەتی کارەکەی خۆمم چەند ساڵێکەوە من 20 دانە ساڵە من مامۆستام ئەگەر کە ئەم ساڵ عنی و کاریگەریەکی زۆر زۆری کردوێتە سەر من کە بەڕاستی حەزەکەم بچمەوە ناو هۆڵەکانی خوێندن حەزەکەم بە دیداری مناڵەکان شادمەوە حەزەکەم ئەو ئیشەی کە خۆم هەمە حەزەکەم بچمەوە سەر ڕێچکەی ژیانی خۆم بەڕاستی یعنی ئێستا هەم جگەلەوەی کە دەرونیان دەروونمان نامرتاحە یعنی هەسوو کەوتی ڕۆژانە و معاملەکانیشمان هەمووی گۆڕاوە لەبەرەوە وەزارەت ئەرکی وەزارەتە کە بێت بەدەم داواکاری مامۆستاوە ئەوەی کە بەرپرسیارە لە فەوتاندنی خوێندنی ساڵێکی ئەوەی ئێمە ئەو هەوڵ و کۆشاب ئەوەی لە توانامان نابووە کردومانە ئەوەی لە توانامان نابووە پەنامان بۆ هەموو سێکتەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بردووە پەنامان تەنانەت پەنامان
پەنامان بۆ دەرەوە بۆ قونسڵخانەکان بردوواتەوە نامان بۆ بەغدا بردووە پەنامان بۆ هەموو لایەن و ئۆپۆزیسیۆنەکان و سەر بەدەسەڵات پەنامان بۆ ئەوە بردووە بەڕاستی ئیتر دەسەڵاتی ئێمە نییە ڕەنگە بڵێ با ئەم ساڵ نەفەوتایە مامۆستاکان بچوونایە و دوایەوە داوای داواکاریەکانیان بکردایە بەڵام بەڕاستی ئەمە یەکەم ساڵ نیە ئێمە 38 موچەمان فەوتاوە تا ئێستا 24 موچەمان بەڕۆ بە موچە وەرگرتووە و 12 موچەشمان لێبڕینەوە وەرگرتووە ئەوە سێ موچەی ئەم ساڵیشمان کرد بەڵام بەڕاستی یعنی ئێمە تر گەشتۆتە تینمان بێتاقەت بووین بێزار بووین ئەوە نەکەوتمان تقینا لەبەر مناڵی فەقیر و هەژار لەبەر مناڵی فەقیر و هەژار خۆشم من مناڵی فەقیر و هەژارمێ منش خۆم دوو قوتابیم هەیە کە ئێستا نایان نێرمەوە بۆ مەکتەب لەبەرەوە کاتێک کە کێ خەمی پەروەردە و مناڵی هەبێ ئەبێ وەزارەت بێ ئەبێ حکومت بێ ئەو خەمەی هەبێ یعنی بۆچی ئەبێ خەمەکەی ئەبێ من خەمی من لێ خەمی ئەو زۆرتر بێ هەرچەندە خەمی من زۆرترە لێ ئەو بەڵام بۆ ئەو بە هەز بە بەرپرسیارەتی ناکە بۆ ئەبێ من چەند ساڵ هەز بە بەرپرسیارەتی کەم ساڵێک نییە دوان نێسیانە 2004ەوە دەدانە ساڵە ئێمە هەر هەز بە بەرپرسیارەتەکەین و بایکۆت ماشکان و وەلەو ئێمە بەردەوام بووین لە ناڕازایەتیەکان و بەداواکردنی مافەکانی خۆمان بەڵام هەر لە دوایەوە لەبەر مناڵی فەقیر و هەژار لەبەر هەزکردن بە مەسئولیت چوونەتە هۆڵەکانی خوێندن بەڵام ئیتر لە توانەمانانەما